کەسایی خۆشەویستم بۆ لێی گەڕێن ئەو کەسایی خۆشەویستم بۆ وەک دنیای بێوەفا وەفای بۆم نەبوو یادگاری و ڕابردووت ئازارم دەدا بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا یادگاری و ڕابردووت ئازارم دەدا بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا لێم گەڕێن بەتەنیا بەمەی بنۆشم لێم گەڕێن بەتەنیا بەمەی بنۆشم شەش دەنجی غەم و دەر بەمەی دەفرۆشم مەگەر بادە و شەراب ئازارم کەمکە بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا مەگەر بادە و شەراب ئازارم کەمکە بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا لێی گەڕێنە و کەسایی خۆشەویستم بۆ لێی گەڕێنە و کەسایی خۆشەویستم بۆ وەک دنیای بێوەفا وەفای بۆم نەبوو یادگاری و ڕابردووت ئازارم دەدا بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا یادگاری و ڕابردووت ئازارم دەدا بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا